ئەمریکا بە هیچ جۆرە مەسەلەکەی ئەوە نەبووە ئایا حکوومەتی جمهوری ئیسلامی ڕوخێنەیانە نە استراتیژی نە بەدیلێک نە ئایندەیەک لە ئێرانە نابینێتەوە کە پشت بۆ بەسێ هەر بۆیە سەرباری ئەو هەموو مفاجعاتەی کە لە ئەم سێ هەفتا بۆی هاتۆتە پێشەوە ئەمریکا بەڵام تا ئێساش بە هیچ جۆرە قسەی لەسەر ئەوە نەبووە کە ئێمە خوازیاری ڕوخاندنی حکوومەتی جمهوری ئیسلامی ئەوان ئەیانوێ هێزێک دەوڵەتی بەحەدەسەڵاتێکی دەستەمۆکراو لەگەڵ خۆیانە ببینەوە بتوانێت ئەو استراتیژیەی کە ئەمریکا هێناوەتی لە ناوچەکە با بڵێن بە خاڵشی بگەنێ من ئەوش حەزەکەم لەم لە ڕاستیە ئەم جەنگە لە لای منەوە توانم بڵێم بابەتەکە لە ئەم سێ هەفتەوە نییە من پێم وایە 7 ئۆکتۆبەر خاڵی با بڵین وەرچەخانی ئەم بابەتە بوو خاڵێک بوو کە لێوەوە ئەم ڕۆژگارەیە ئەم جەنگە بە ڕۆژ بە جەنگی پێشووتری شۆکە 12 ڕۆژ بوو بەرەو ئەم ئایندەیە بەرەو ئەم استراتیژیە هەنگاویانێ بەس بە هەموو خوێندنەوەیشی هەتای منی تا ئێستا من پێم وانیە بەحسێ لەسەر مەسەلەی ڕوخاندنی جمهوری ئیسلامی لە ئارادا بێ بەڵکۆوەیە کە هەتا ئەو مزاکرە و ڕێکەوتنانشی کە دەیکەن یعنی هەتا ڕەنگە ئەمە ناومێدکەرانە بێ بە تەسەوری من هەتا ئەگەر لەم قۆناغەشە ڕێبکەون دوور نییە قۆناغێکی کە ئەم بابەتە بێتە پێشەوە ئەمریکا جاری کە وژمێکی کە ئەم بابەتانە بێتە پێشەوەی بیەوێت لە ئاسیشی کە جمهوری ئیسلامی ناچارکە بە پاشەکشێ بەڵام ئێستا استراتیژەکە بۆ ئەوەیە کە مەحدودی کاتەوە کە دەخالێت لە وڵاتانی دراوسیانەکە لە وڵاتانی کەنداناوە ئەو هێزانی سەر بە خۆیان بوون نەکە هێزە چەکدارەکانی لوبناان و عێراق و شوێنەکانی کە پشگیری لێ نەکە و دوجاریش بە زۆرە مل بدا بۆ داخوازیانی کە ئێران باسی کرد